پاراستی خەڵکی کوردستانەکەم هیوادارم خەڵک لەم جەژنەدا بتوانن لەگەڵ ئەو ژینگە سیاسی کە تازە هاتوتە پێش لە کوردستانە کە ئەویش لاچوونی قەیرانی داراییە لەسەر هەرێمی کوردستان و نەمانی داعشە و خۆشبەختی لەم جەژنەدا زیاتر دەردەکەوێت ئێمە بتوانین دووشت بکەین زۆر گرنگە. یەکەمیان ژینگەی هەرێمی کوردستان بپارێزین، دووەمیان جەخت بکەینەوە لەسەر برایەتی نێوان هەم لایەنە سیاسیەکان و هەم نەتەوەکان بە کورد و عەرەب و نەتەوەکانی تر لە کوردستانە ئێمە بتوانین ئەگەر ئەو بابەتە جوان بپارێزین بە تەسەوری من ئێمە دەتوانین نەورۆزێکی خۆش بکەین. پیرۆزبایی خۆم ئاراستەی گەلی کورد دەکەم ئەم نۆرۆزە پیرۆز بێت لە هەموو گەلی کورد. بەڕاستی لەم نۆرۆزە پێویستە ژینگە بپارێزین چونکە ژینگەی وڵاتەکەی ئێمە بەتایبەت وڵاتەکەی ئێمە وڵاتێکە بە خوێن دروستمان کرد. ئەم وڵاتە هیوادارم بیپارێزن و خۆشتان بێت. پیرۆزبایی خۆم ئاراستەی بنەماڵی خۆم و هەموو خزم و کەس و کارەکەم و هەموو گەلی کوردستان چاپارچەکەی و هیوادارم ئەم حەزبانە هەرمیان یەک بگرن، ئەم نۆرۆزە جوانترە بێ، ئەم نۆرۆزە بەرەو پێشترە چێ، ئەم نۆرۆزە خەڵک ئومێدێکی زیاترێ بێ و هیواداریشم هەرتاکێک کە ئەچێتە دەرەوە بۆ سەیران بۆ گەشت بۆ دڵخۆشی خۆی ئەڕواتە دەرەوە ڕجاءن ئەو ناوە بپارێزن چونکە ئەو ژینگەیە بە ئێوە جوانە کە ئێوە پیسیکەن ژینگەکە تێگەچێت.